بەناوی خوای گەورە مهرەبان، مامۆستایانی بەڕێز، هاوکارانی ئازیزم، خۆشحاڵم کە ئەمڕۆ پێکەوە کۆبووینەتەوە بۆ وتوێژ لەسەر پیرۆستترین ئەرک کە پەروەردەکردنی نەوەی داهاتووە. دەمەوێت پێتان بڵێم ئێوە تەنها فێرکار نین، بەڵکو چرایەکی داگیرساوی گەش و کۆڵەکەی سەرەکی کۆمەڵگەن. بەو بۆنەوەیە فەیلسوفی گەورە ئەرستۆ پێگەی ئێوەی بەم شێوەیە بەرزنرخاندەوە و دەڵێت ئەوانەی منداڵان بەباشی پەروەردە دەکەن شایستەی ڕێزێکی گەورەترن لەوانەی کە تەنها دایانێنە دنیاوە، چونکە دایک و باوک تەنها هۆکاری ژیانن، بەڵام مامۆستایان هونەری ژیانێکی بە نرخیان فێر دەکەن. ئەو وتەیە بە تەنهایی بەسە بۆ ئەوەی لە گەورەی و پەیامی ئەرچی ئێوە تێبگەین. هەر وشەیەک، هەر جوڵەیەک، هەر هەڵوێستێکی ئێوە تۆیەکە لە زەینی پاچی ئەو منداڵانە دەچێندرێت. ئێوە تەنها زانیاری ناگوازنەوە، بەڵکو کەسایەتی دروست دەکەن و گیانی لێبوردەی و خۆشەویستی و ڕێزگرتن لە ناخی منداڵەکان دەچێنن. کەسایەتی ئێوە ئاوێنەی داهاتووی قوتابیانە. ئەو منداڵانەی ئەوڕۆ لە بەردەستی ئێمەدان تەنها قوتابی نین، بەڵکو سەرمایە ڕاستەقینەی داهاتووی ئەو نیشتیمانن. هەر کۆمەلگایەک ڕێز لەو سەرمایە گرت و وەبەرهێنانی تێدا کرد، بێگومان داهاتوێکی گەش چاوەڕێی دەکا و سەرکەوتنێکی گەورەی مسۆگەر کردو. ئێمە لە قوتابخانەی بان شانازی دەکەین کە کار لەسەر ئەو بنەمایانە دەکەین و هەمیشە هەوڵ دەدەین قوتابیەکانمان لەسەر بەها بەرز و ڕەوشتی جوان پەروەردە بکەین، چونکە تاجی ساخ کۆمەڵگەی ساخ بەرهەم دەهێنێت. ئاینی پیرۆزی ئیسلامیش بە گەورەییەوە لەم پرسە دەڕوانێت و پەروەردەی منداڵی وەکو ئەرچێکی پیرۆز داناوە. مامۆستایانی خۆشەویست، فێرکردن و پێگەیاندنیان لەسەر ڕەوشتی بەرز بە بناغەی کۆمەڵگەیەکی تەندروست دادەندرێت. هاوکارانم ئازیزان، پەروەردەکارانی ئازیز، ئەگەر بە کورتی باسێکی فێربوون بکەم نمونەیەکی باڵاتان بۆ دەهێنمەوە. ئەگەر ڕاهێنەرێک بتوانێت بە ئارامگری و بە تەکنیک دۆلفینێک فێری سەر سۆڕهێنەرترین جوڵەکان بکات، ئەی ئێمەی کە خاوەنی زیرەکترین و پاکترین بوونەوەری سەر ئەو زەمینەین کە منداڵە، چ کارێکی محاڵمان لە بەردەمدایە؟ مێشتی منداڵ لەو پەڕی کرانەوە و توانای وەرگرتندایە. بۆیە با لە چوارچێوەی شێوازە باوەکان دەربچین و ببینە ڕاهێنەر و ڕێنیشاندەر باژینگەی پۆل بکەینە شوێنێک بۆ داهێنان. خۆشەویستان، لە کۆتاییدا داواکارم لە هەموو لایەکمان ئەو ئەرکە پیرۆزە کە مامۆستایەتیە بە گیانێکی نوێ و وزەیەکی زیاترەوە لە ئەستۆ بگرین. مامۆستایان، ئێوە بنیادنەری داهاتوون و کلیلی سەرکەوتنی کۆمەلگاکەمان لە دەستی ئێوەدایە. لە کۆتاییدا زۆر سوپاس بۆ ماندووبوون و بۆ دڵسۆزیتان، بە هیوای ساڵێکی پڕ لە سەرکەوتن و شانازی بۆ مامۆستایان و قوتابیان و دایک و باوکان. هەر بژین زۆر سوپاس. کۆمەڵگەی بان، ناوەندێک بۆ پەروەردە و ژیان.